جناتەوە من ئەو جەژنەش بەبێتۆم ئاوازە جناتەوە من ئەو جەژنەش بەبێتۆم چاوەڕێم لەو جەژنەدا پیرۆزبایی بنێری بۆم بەبێت تۆ جەژن ناکەم لەگەڵ تۆیە جەژنی خۆم ئای چەندە بەعەسرەتم بۆ جەژنانت تا مەزرۆم ئای چەندە بەعەسرەتم بۆ دیدارت تا مەزرۆم خۆشی جەژن بە من چی ئەگەر تۆم لەلا نەبێم خۆشی جەژن بە من چی ئەگەر تۆم لەلا نەبێم نەک هەر سێ ڕۆژی جەژن ساڵ چوار فەزڵی جەژن بێم لای من نابێ بە جێژن تۆ دووربی و دەنگرد نەبێم دەبێتە جەژن و شادیم کە دەستت لە دەستما بێم دەبێتە جەژن و شادیم کە دەستت لە دەستما بێم خوایە خاتری ئەو جەژنەت کۆتایی دڵتەنگی بێ خوایە خاتری ئەو جەژنەت کۆتایی دابڕان بێ خزمەتکردنی هونەر ئەو جارەش دەرکەوتمەوە بۆ خزمەتکردنی هونەر ڕێزم بۆ لایەنگر و کەسانی هونەر پەروەر ڕۆڵەی ئەو کوردستانم هیچ کار لێی ناڕۆمە دەر بۆ تا بەهەشتی دنیام سڵاو لە بیتوێن و پشدەر ئەمن هونەرمەندیەکەم لە هیچ کەس ناگرم سەنگەر ڕەخنە و پێشنیار لە جێبێ دەیخەمە سەر چاو و سەر بۆ قسەی پوچ و بێمانە کاتم نادەم بە هەدەر زۆر ڕازیم بە بەشی خۆم هەرچێک بێ قەزا و قەدەر خوا بەشی دیاری کردوین قازانج بێ یاخود زەرەر خوا بەشی دیاری کردوین قازانج بێ یاخود زەرەر کاتیەتی بەیانی کەم بەدڵێکی ماتوو زەبوون کاتیەتی بەیانی کەم بەدڵێکی ماتوو زەبوون لەو ڕۆژگارە سپڵەدا باش نیە زیاد لە عەد باش بوون پشتم بە زۆر کەسان بەس بەداخەوە نامەربوون من بە شێرم دانابوون نەک هەر ڕێوی چەقەڵ بوون ئومێدی زۆرم پێبوون بەس هاوڕێینی وەڕێبوون کاو کاتان لەلام بوون کە پەنجەم بە هەنگوین بوون بە کوردی و ڕاشکاوانە ئەوانە کاسە لێز بوون پیاو بوون هەر بە قسە نابێ کەجلی پیاون لەبەر بوون پیاوی مەرد و شکۆدار دیارە لە بوون و نەبوون هەزار نەعلەت لەو دۆستەی گەر لە دوای مەسڵەحەت بوون یەخەم بەردەن نام هەوێن سەجار لێو دەبم مەمنون یەخەم بەردەن نام هەوێن سەجار لێو دەبم مەمنون بە چاوشۆڕی خۆتام ژین تەنها دڵێم نامەربوون بە چاوشۆڕی خۆتام ژین تەنها دڵێم نامەربوون منم شوانە هەڵشۆیم لەگەڵ خەڵکە ئاشنامە بۆ کەسانی مەرد و پیا و دایمە وەکو برامە ئەو کەسەی ڕێزم بگرێ وە خۆڵ لە ژێر پێیدامە بێت و ڕقمە سێنن وەک بەڵای لا بەلامە لە مەیدانی هونەردا مێشکی خۆم مامەستامە هەتا هەناسەم تیا بێ بە هونەر ئەدەم ئیدامە بۆ کاک جوتیاری مەعرەز دایمە ئەوە و ئاغامە کاکە جوتیاری مەعرەز بۆ من لە جێی براومەمە
جەفاوە تەمەنی گەنجیم ڕۆی بەدەم داخ و جەفاوە پەشیمانم لەو ژیانەی کە ڕەنجەم بۆی کێشاوە دەپرسم خودای جوانم بوونی منت بۆچی داوە کە منیش هەر عەبدی تۆم بەڵام بەشم خوراوە ڕوودا کەمە هەر لایە خەمیە خۆی بۆم سازاوە هەر ڕێیە دەگیرمە بەرلاسی من بەزراوە خۆ من هەر وەکو خۆمم دنیا بۆوە گۆڕاوە لە کوێن دڵسۆزەکانم کوان لەکوێ خۆمەداوە لە کوێن دڵسۆزەکانم کوان لەکوێ خۆمەداوە جاران لە شوار دەورەم بوون کە سفرم دەڕازاوە بەڵام کە بارم لار بوون ڕۆیشت ناو ڕوونەداوە هیچ کەس دڵسۆزی کەس نییە وەفا باوی نەماوە مادی جارانیشم نییە بەڵام پیاوەتی ماوە بۆ کاک جوتیاری مارەز ئەمری تۆم لەسەرچاوە لە خزمەت مام جوتیاردام مەوبەندەم لە پڕتاوە تامر نییە لە خزمەتدام هەتا تەمەنم ماوە ئەو کەسانم خۆش دەوێ وەکو مام جوتیار پیاوە کەسی ئەوام خۆش دەوێ وەک جوتیار مەرد و پیاوە زانای دنیا کۆوە بن سارەی دەردی من ناکرێ زانای دنیا کۆوە بن هیچ تێناگەن لەو دڵم هەزار هێندا حەکیم بن چەند هاوارکەم بێسوودەیە وەژ لێم عاڵی نابن بۆ دەبێ هەرچی خەما بە ژیانی من ئاشنا بن لە کاتێ 8 ملیار کەس وەکو من عەبدی خوابن بۆ دەبێ من خەفەتبار ئەوان لە خۆشی دابن خوایە منیش دروست کراوی تۆم دەرگای ڕەحمەت واڵا بن کاکە جوتیاری مەعرەز هەردەم لە خۆشی دابن کاکە جوتیاری مەعرەز بێ دەرد و بێ بەڵا بێ